ولا كردستان ناجين لا تركيا جيم من دلاك بحلاق بابلين لتركيا دوكانا كش تيكلا هلا بيا ولا عفرت جدة الأمر أو باري حرامة يعني حلالة. طبعا قربان جان يعني معلومة حرامة بو بياو قش بو آفرت شاك حرامي شب بو آفرت قش بو بياو شاك دروسني برام إما مسلمانين بيغمري خواه صلى الله عليه وسلم فرمي دس بدي لآفرتك نامحرم دس بدي لآفرتك نامحرم عقوبكي أو باشترا أجر شيشي لطوقي سرد داكوتن أو بو باشترا لقيامته يعني شيشي أجر لطوقي سرد تركيا زور بيت كان عادي. والله قربان جان أجر همو تركيا أو حرام بكاتوك ومسلمان نبي أو حرام بكي بلا شرينكم والله يعني زور حولهم دا زور شلون قراهم يعني نابێت نابێتی کە خۆ ئەزانی چۆنە ئەگەر ئەوە بەدەست من وایە مە بەدەست من وایە بتای مامۆستا تۆزی ئاسانکاریم بۆ کە من بۆ مەکردی بەڵام ئەمە شەرع ئەمە شەرع جائیز نییە تۆ ئێستا خێزانەکەی خۆ دەگە خێزاندار بیت ڕێگە ئەدی پیاوێک قژی بۆ تەسریحەکە و قژی بۆ چاکات نا والله خوي لا ما لكردستان وشتا نابي بس اساسيك بعض اولاتك اساسيه بلا تشان وقت من موكو خوتالي موكو غيرتي بياوتي نا وقت شخصي بياوتي يك توزيع او مسقاله ذريه بياوتي وغيرتها بها الجني خود ناكيت بردسي بياو قجي چاكات وارایشي دا وقجي بو صبوكات اما للروي باشا للروي يعني غيرته عشايري وشهامته لروي شرع واولاتنا قربان يا اخوي بيرورغار ريغي نداوا افرد بروا لاي بياو سرشاكا بياو يجبروا لاي افرد سرشاكات انجا سبحان الله سيدك قربان يا والله وكو شيخ الاسلام ابن تيميه سيزور جواني افهمي اگر بياو تيكلي افرد بو افرتي من محرم كوتا قسكردن لقل ياو تيكلي كرد سبحان الله ام بياو لاي او افرد السوكبيت شهامتي نامينت افرتكش لا بياو السوكبيت يعني استاذ اما تجربيه او يكدي له بعد سيكو دا نشيه وقجي بو شاكي قجي بو بري والله يزور سكسي يا اخي والله ابي شيء كلمه بو دانت والله بالتاكيد بس من يعني شحال يدير واعي بس من حول دم هروازي اكيد حلا ما قلت ثاني والله بروازي بروت لسر او جادي قربان جان تور بفروش التور والله من بم فروشم هر اها شلون لا او منارانا سر او فروشم والله او كار حرامنا والله ما مصمت شان صالة او شتمنا عزاني بس اما نقل رمضانك برادرك خوشيش دهولير وهات بيجاكي توي بيمناسان كبيميوت يتل رمضان ودو ضلبهم زور هاولم داق صدق لكن يتلو بمشو لاخوا بزابي قيشتم بجناب التاكيد بهم لوشته يا الله من الاخوه بزاف نيجي روجي خوش من الصاله نيجي شمناش بس يتر لحد شلون الله يكاسبك ما راحتهم بيرم لو اشتنكروا بس دم ولا ان شاء الله وازيلين مو دكانكي بس بياوانا دوز موطا كريم بياو سيريكا بياو إشي بياواناكا يعني هر بياو صفتي بياوتي هل قلت بيت إشيكا إشيكي بياوانا بەڵێ بەتاکید بۆ کچ و ژن وەمانە چاکەی ئەو ئیشێکی پیاوانە ئیشێکی پیاوانە نییە قوربانگیان هەر شەهامەت و غیرەت لە دەسە دەیت ڕاستەکەی قسەکە جوانە وەڵای من نەمەزانی من تازە زانیم یعنی ئەو برادەرەگەر لە هەولێرەوە نەهاتە لەبەر زۆر یعنی نزیکی 10 ساڵە لێرە ئاژیم لە تورکیا کوردی خۆمان زۆر کەمە بینم زیاد تورکە بینم یعنی تورکیش بەعزە شتێکیە جار وای پێڵم دوو لە ڕووی جەنابی او بيرانا من زلام اختيار بينهم لمزقوت الم بابيو ميز مكا جوانيا الله ما كسفيري نكردوي قصدك يبرا اخوي ابراهيم شكت يا والله سطع النوطي او خلق لو اسلام حقيقتي انا كيشتو اويك اخوي جوره باسي كردو في خبر هناويتي صلى الله عليه وسلم والله تي انا كيشتو تخوا هرنيك بس هرهم خلق لشوين كوبيتوا اها اما سياريك اما اوا يعني من نازم او خلقت شلون دز باوا جيني او خلقت شلون حرياتي خوي ورقليت كبيلي اما حرامك كسيرانك سيرانك حرامه الله تون روي تو ام دينه زور بكرسي قلتوها ام دينه بكرسي نقلتو قربان جان والله لو سيرانيه والله هبوا افرتكي لدز داوا قسما بالله جنكي خوي لدز داوا باشا
کەسێکی بێگانەی مەشروبخۆر هاتۆتە تەکیەوە ئەوەنە سەی ژنەکەی کرد ژنەکەی سەیری کرد وەڵڵای ژنەکەی لەدەست داوە وەڵڵای کشەکەی لەوێ فێری دڵداری و عەشق و غەرامەت بوو باشە وەڵڵاهی ئەو ئیسلامە نیعمەتە توخوا ئەو قەراخە جوانە ئەو شارە زورە جوانە ئەو دەشتی ڕانی و پشدەروج یعنی ئەو هەموو مەساحەت زۆرەمان هەیە لەم کوردستانە معقولە تۆ بڕۆی لە شیوێکا لە دۆڵێکا هەرچی کورد هەیە سەر بنێتە یەکا و ئەم هەموو سەیاریە سەر بنێتە سەر یەکەوە یعنی ئەمە کەی سەیرانە قوربانە ماڵی بازاڕە مامۆستا شتێک پێ بڵێم باوەڕ کەمانگیڕم دینە ناشەرعیە ئەڵێ نا وەڵڵا تۆ دینە قورس کردو نا وەڵڵا دینم قورس نەکردو برام ئەم دینە خەیر للعیباد والبلاد هاتووە خۆشبەختی بێنێ بۆ زەوی خۆشبەختی بێنێ بۆ خەڵکی سەر زەوی کاتێ شتێکت لێ حرامەکە لەبەر تۆ لێت حرامەکەت کوردستانێکمان زۆر شتێ جوانش لەو کوردستانی خۆشمان زۆر شتێ لەخوا بەزێبێتە ئێستا جوان و ڕێک و پێکە یعنی ئەم مانگی ڕەمەزانە باوەڕ قەنەعەت کە بەجادا ڕۆشتی سەرمانداگر ئافرەتی وایە دوو لە ڕوت و ناوکی بە دەروێت کە پرسیاریشی لێکەرێ بە ڕۆژوم یعنی شتی وا بینی عقڵ تەوەسێ نەمان نەزانین سەر بەرزۆکەین سەر بەس لایەکە بەس بۆی ڕۆژەکەمان لەدەست نەڕوە یعنی کوردستانی خۆمان زۆر شتی جوانی تایە زۆر شتی ڕێک و پێک تایە لەخوا بەزیابێ یەک شتێکت پێ باوەڕت هەبێت وەڵڵا ئەوتم وەڵڵا هەر کەسێک لە دەرەوەی سلێمانی ئەم باسی سلێمانی و هەولێر و کەرکووک و دهۆکە کەم باسی کوردستانی خۆمانە کە باسی هەڵەبجە و چەمچەماڵ و ڕانیە و ئەوەی کە پێوتێ کوردستانی باشوور هەتا نەڕۆیتە دەرەوە نیعمەتی ئەم کوردستانە نازانیت وەڵڵا یەکێکت پێ بڵێم وەڵڵاهی ئەگەر بەهەشتێکە بێ لەسەر زەویە کە خەڵک زۆر جار باسی ئەڵێن ئەوروپا بەهەشتە کوردستانی خۆمان بەهەشتی ئەم سەرزەوی کە باسیەکەن یعنی باوەڕت هەبێت خەڵکێکی زۆر بە ئەتەکێت و بە ئەخلاق خەڵکێکی دیندار خەڵکێکی بەڕەوش خەڵکێکی بەڕەحم سیر مەکە یعنی بۆ نمونە خەڵکێک دەستی داوەتە خراپیەوە چەند بێت چەقەڵ نابێت عادەتەن تۆ ڕۆیتە ناو بازاڕ دایمەن خەڵکە خراپەکە دیارە بەزەقی دیارە خەڵکە باشەکە دیار نییە لە کۆڵانێکە 20 ماڵی تایە ڕەنگە 2 ماڵی خراپ بێت ڕەنگە 1 ماڵی خراپ بێت بەڵام باقی ماڵەکانی تر هەر هەمووی باشە کاکە لەخوا بەزیابێ یعنی خەڵکەکە یعنی خەڵکێکی باشمان هەیە ئەخلاق و ڕەسەنایەتی هێشتا لە ناو کوردستانە ماوە سوپاس بۆ ڕەب العالەمین یعنی باسی پارچەیەک لە پارچەکانی کوردستانەکەم حەز ناکەم ناوی بێنم یعنی باسی هەنێ شتەکەن بە هەنی ڕەفتار و هەنی ئەخلاقەکەن سوپاسی خوا ئەەکەین کە لە کوردستانی ئێمە لەم باشووریا شتی وانە یەک شتێکت پێ لەم قسەت پێ بڕم لە دوکانێکە هیچم کردواز منە خلاری 2 ڕۆژ کابرای دوکان نەر ئەچوو مشتری ئافرەتە هات قاوەی دانا قاوەی پێشکەشەکرد ناو قاوەکە تلیاکی بۆ تێ کرد بۆی ئەو مشتری ئافرەتە مدمینی ئەو دوکانە بێتەوە باوەڕکەکەم ڕۆژ کەزانیم یەکسە وازم هێنا یعنی کوردستانی خۆمان زۆر شتی تایە کوردستانی خۆمان برام یەک شتێکت پێ بڵێم وەڵڵا گەنج ئاوا بەرەو ڕوم هاتووە منی نەبینیوە هەموو گیانی تاتۆ بووە باشە جگەرەکەی بەدەسەوە بووە سوێن بەخوای گەورە کە منی بینیوە ئاوانیە کردوتێ ناو دەستیەوە دەستی خۆی ئەستەح دەستی سوتاوە دەستی بەو جگەرەیە سوتاوە ئەوەنە شەرمی لە مامۆسایەکی وەکو من کردووە کە بەڕاستی یعنی منش ئینسان ڕەبی خوا تۆمان بۆ بێڵێ من بەڕاستی جۆ لەو تەرەکانی تۆ زۆرەگەڕم بەخوا من پێشتر ڕاست قساکەم پێش 1-2-3 ساڵ زۆر خراپم مەشروب و دیسکۆ بەس بەرەبەرەکردن وتارەکانی تۆ مامۆستا هەڵۆ و مامۆستاکانی کە گوێم لێ بوو ئەوە بۆ 4 ساڵە بێ من وازم هێناوە لەو شتەوە نێژی خۆمەکەم و بەتاڵتی گەڕامەوە بەتەمای تاتۆ بۆ لەخوا بەزیابێ کە گوێم لێگرت تاتۆشم نەکردو قوربانی ئەو سوپاسە مامۆستای ڕەبی خوا تۆمان بۆ بێڵیت و دەستخۆشیشت لێکەم سەرکەوتوش بیت و یا ڕەبی خوا ماڵ و مناڵەشت بۆ پارێزێت اللهم آمين يا أخوة سرفراز بقربان جنابي شد بخير بيا ربي سرفراز